طبعا پێشەکی من ئەمێ شتێک بڵێم کە کوردستان هەمووی یەک پارچە بوو، هیچ سنوورێک لە نێو کوردستانە نەبووە، کوردیش هەمویان یەک قەومن. وەختی خۆی بە کوردستانە وترا میدیا و بە کوردەکانی ژەوترا مێدەکان. دوای ئەوە بوو کە هاتن و بەپی ئەم غەزەوات و بەپی ئەم شەڕانەی کە ڕوویدا کوردستان دابەشکرا بەسەر 5 پارچە. پارچە یەکەم کوردستانی سوور سەر و تورکیا و دوایی ژێر تورکیا باکوور و ڕۆژئاوا ڕۆژهەڵات باشوور کە هەموو ئەزانین کە ئێمە لە دایک و باوکێکین هەمومان. بۆیە من لێرەوە دەڵێم کە با ئێمە زیاتر لایەنە مرۆڤەیەکە بگرین وەک لە لایەنە سیاسیەکە. لایەنە مرۆڤیەکە ئەو حزبەی کە لە کوردستان حاکمە و دەسەڵاتی زیاترەوە کورسی زیاتر هێناوە، ئێمە دەڵێن کە ئەو حزبە باوکی میلەتی کووردە، باوکی هەموو میلەتی کووردە بەبێ جیاوازی، چ کوردستانی باکوور بێ، چ کوردستانی سوور بێ، چ ڕۆژئاوا ڕۆژهەڵات بێتن و چ کوردستانی باشوور بێت. بۆیە دەبێت ئێمە هەموو مەساڵحەکانی خۆمان بەلاوە بنین، بەڵام مرۆڤبوونەکە کە ئەمە مرۆڤبوون زۆ گرنگە کە لە خاک و نیشتیمان گرنگترە مرۆڤبوون، اینجا لە دینیش گرنگترە، بە شەرتێک دین دەبێت لە دەوڵەت جیا بکرێتەوە. ئەمە هەموو جارێک بنواڵم. بۆیە ئێمە داوا دەکەین وەکو زەردەشتیەکان کە ئاشتی ڕێگای ئاشتی بە بیری چاک گوتەی چاکداری چاک هەموو کات ڕێگای ئاشتی بگرێتە بەر. دەزانین کە بارودۆخی سووریا واتە ڕۆژئاوا بارودۆخی زۆ خراپەکە تایە ژین، پارە نییە، گرانیەکی زۆرە و هەروەها تەنها کوردیتیا ناژی، زۆر لە ئەقلیات لە کەمایەتی تری تیاژی، لە زۆرینەی تیاژی لە سووریا مەسەن زۆرینە کووردە، بەڵام لە بەشی کوردستانی ڕۆژئاوا تەبەن عەرەب هەیە، سوریانی هەیە، ئاشوری هەیە، کلدان هەیە، هەروەها ئێزیدی هەیە و ئەحمەدی هەیە و دینەکانی تریش زۆر، ئیسماعیلی هەیە، زۆر دینەکانی تریش هەن، موسڵمان هەیە. لەبەرەوە دەبێت ئێمە بیرلەوە بکەینەوە کە منداڵی ساوایان هەیە، نەخۆشیانی پیر و پەکەوتویان هەیە، ئەمانە پێویستیان بە خواردنە، پێویستیان بە دەرمانە، پێویستیان بە نانە، پێویستیان بە ئاوە، پێویستیان بە خزمەتگوزاریە، پێویستیان هیچ نەبێ بە خواردنە کە ڕۆژانە ئەیخۆن کە ئەڵێن کە شەکر زۆر گران بۆ نییە یان خواردنەکانی تر نییە، شیری مناڵ دەست ناکێ، دایبی مناڵ دەست ناکێ. ینی ئێمەش ئەم زڕفەمان دیوە بە خۆمان لە کاتێکا کە ئاوارە بووین، لە کاتی ئەنفالە، لە کاتی ڕاکردنەکەیە، لە کاتەکانی ترە زۆر کاتی ناخۆشمان دیوە، لەوە ناخۆشترمان دیوە، خواخۆمان بووە کە کەسێک دەرگایەکمان لێ بکاتەوە، کەسێک شتێکمان بۆ بێنێ، کەسێک ئاوڕێکمان لێ دێباتەوە، هاوارمانە کرد لە سەفارەتەکان لە وڵاتانی دەرەوە، جادەکان و خاکی وڵاتانی دەرەوەمان ئەهەژان. ئێمە کە لە خارج بووین تەبعەن ئەو کاتە کە ئاور لە کوردستان بەرنەوە، کوردستان وەزعی زۆ خراپە، یعنی لە ئومەی متحیدە لە ڕێکخراوەکانی مرۆڤدۆستەکان ڕێکخراوی مافی مرۆڤ و ئەمانە لە وڵاتان ئەبێ ئێمە بە هەموو لایەک هەوڵ بین کە نەیەڵین بە هیچ شێوەیەک ئەم سنووران داخرێن و نەیەڵین کە بە هیچ شێوەیەک دژمن پێمان خۆش بێت، دژمن بەکارمان بێنێت، دژمن مەساڵەحی دژمن لێرە بەڕێوە بچێت، چونکە ئێمە ئەزانین کە خاکی کوردستان خاکێکی بەپیتە، هەر لە سەروەی بەشەری، لە عەقڵی بەشەری، لە ئیش و دەستی بەشەری مرۆڤی و هەروەها لە سەروەی طبیعی وەکو نەوت و غاز و یۆرانیۆم و ئاڵتۆم ئەو شتانە و هەروەها لە ناحیەی دینیەوە کە هەموو دینەکان لە کوردستان پیابوونیان پیا ڕۆیشتن، پێغەمبەرەکانیان دینەکانی تر هەمووی بە ئازادی بە پێکەوەژیانەژی کە لە وڵاتە ئەوانەی کە ڕقیانە کووردە دراسەکانمان لەوانە ئەم پێکەوەژیانە نابینین. و هەروەها دەزانین کە سناعاتی لە سناعات دەوڵەمەنە و لە مەوادی بەحری، لە سیاحەی گەشت و گوزاری هاوینە، بەهارە، زستانە، پاییزە، لە هەمووی ئەمانە پێشەنگە وڵاتی ئێمە، لە پێکەوەژیان پێشەنگە، لە یەکتر قبولکردن پێشەنگە، سەیکە چەندین لە کوردستانەیە چۆن بە ئازادی لەژێر سایی ژمارە 5 سای 2015 ئەژین، سیر کە ئەم هەموو خەڵکە لێرە چۆن یارمەتی یەکترەیە و لا یەزال ئەو کەسانەی کە ئێمەیان ئەنفال کرد لە وەسەط و جنوبی عێراق تەماشاکە هەموویان هاتوونەتی ئێرە بە ئازادیە ژین. ئێمە ئەو کاتێک کە ئێمە لێمان قەومان لەژێر دەستیەوان وایە هەموو ماڵ و مناڵ و سەروەتمان بفرۆشین تا بتوانین بگەینە دەرەوە، نەماتوانین تەنانەت دراسەکانی شا بەکاربێنین، زۆر جارەمان هەمووی دژمنی کوردبوون. بۆیە من لێرە داواکەم کە حکوومەت هێرێمی کوردستان وەکو باوکێک بێت بەسەر هەر 4 پارچەکەی کوردستان و هەر باوکیشە بەسەر هەر 4 پارچەکەی کوردستان، هەوڵ بەد لەلایەنە دیبلۆماسیەکان لەلایەنەکانی تر ئەم کێشەیە حەلکات، چکە ئەوانەی سووریا هەمووی کوڕکچی ئێمن، هەمووی کەسوکاری ئێمن، با سنوور نەمێنێت لە بینی باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا، با سنوور نەمێنێت. ئێمە هەموو کوردین،
ئێمە تا لەم کوردستانە لەم سەر ئەم خاکە ناژین، ئێمە هەرە مرین، بەڵام چی لە پاش خۆمانەمێنێتەوە؟ یامە دەوڵەمەند مردووە بە مەلاین دۆلاری بەجێهێشتە، بە مەلاین قەسری بەجێهێشتە، بە مەلاین باخیرە و تەیارە و فەرتەنەی بەجێهێشتە، بەڵام کەس ناویان نازانێت، کەس نازانێت کێن. بەڵام دەبینین مەندێلا یۆسن مەندێلا بۆ هەتاهەتایی ناوی هەیە، قازی محەممەد بۆ هەتاهەتایی ناوی هەیە. بۆیە دەبێت ئێمە نەمری خۆمان لە بناوەکانمان ببینین. بۆیە دەبێت ئەو سیاسەتی هەمانە سیاسەتێکی تۆکمەتر بێت، خۆشەویستی، ئازادی، ئاشتی لە نێو ملەتی کووردا بڵاو بکەینەوە. ئەزانیی ئێمە وەکو کە من وەکو نێنەری زەردەشەکان لە وەزارەتی ئەوقاف وەکو دیانەتی ئێمە تەدەخولی سیاست ناکەین، چکە ئێمە دەمانێت کە دین لە سیاست دوورکەینەوە. بەڵام ئەمەی کە کراوە ئێمە نازانین هۆیەکەی چیە بەڕاستی و نازانین چ لایەنێکدایە، چکە حکوومەتی هەرێمی کوردستان بێبەرەیی خۆی لەو کارە ئەنجامدات کە دەستی حکوومەتی تێدا نییە. بۆیە ئێمە ئەگەر بێت سیاسیانە ئیشکەین باسی حکوومەت دەکەین، بەڵام حکوومەتی کوردستان تەبریئەی خۆی پیشاندا کە ئاگاداری ئەوە نیە. بۆیە ئێمە دەبێت زەختێکی زۆر بخینە سەر تورکیا. ئەمە کاری تورکەکانە کە دەیەوێت گەمارۆ لەم سەرەوە گەمارۆ بخاتە سەریان لەو سەرشە تۆپ و قەنابلیان بۆ بنێرێ بۆ منطقەی کە چۆن ئەفرینی داگیر کرد بۆ منطقەی ئەو سنوورەی کە هەیە لە بینی خۆی و کوردستانی ڕۆژئاوا. و هەروەها ئەمە لەو لاشەوە کۆنە باسیەکانی بەشار ئەسەد و ئەمان کە دەیانێ گەمارە بخەنە سەری، ئەمە هەمووی دەیانەوێت کە کوردستان داگیرکەن، کوردستان بێتەوە پارچە پارچە، کوردستانی سووریا نەمێنێت لەسەر خەریتە، ئیتر ئەو بە هەر شێوەیەک بێتن کە سوکاری داعش بکاتە جێیان، دژمنی ئێمە بکاتە جێیان، بە هەر شێوەیەک بێ دەیەوێت کە ئەو منفەزەی کە هەمانە لەسەر دەریای ناوەڕاست ئەو منفەزە داخات، بە تایبەتی کوردستانی ڕۆژئاوا کە کوردستانێکی دەوڵەمەندە بە سامانی سروشتی، کوردستانێکی دەوڵەمەندە بە عەقڵی بەشەریەت. بۆیە ئەمە دەیانەوێتن بەو شێوەیە ئەم بەم زەختە کە کوردستانی ڕۆژئاوا داگیر بکاتەوە و ئەوەی کە ماوە لەوێش ئەوەش نەهێڵێت، مرۆڤ بوون نەهێڵێت لەوە. بۆیە من لێرە داوا لە کوردانی دەرەوەی وڵاتەکەم، کوردانی باشوورەکەم کە بە شێوەیەکی هێمنانە و لەسەر خۆ دیبلۆماتانە ئەم کێشەیە حەلکەن.